پاشەوەی کە چاری 6 2017 هاوڵاتی دانیشتووی هەولێر سەردانی دەڤەری سۆرانیان کردبوو کە لە دەڤەری سۆرانیش سەردانی ڕووباری گەلی عەلیبەرجیان کردبوو بەداخەوە دوو لەو گەنجانە کە زاوا و خەزووری یەک بوون خنکان لە ڕووباری گەلی عەلیبەگ ئەمڕۆ ڕێککەوتی 8 2017 لەلایەن دوو هاوڵاتی سنووری ناحیە خەلیفان لە گوندی دەربەندۆک و خەلانبیا و ئاگادار کراینەوە کەوا یەکێک لەو تەرمانە دۆزراوەتەوە دەست بە جێتیمەکانمان لە مەلەوانی بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران و تیمەکانی بەرگری شارستانی گەیشتە شوێنەکە توانرا تەرمی ئەو گەنجە لە نێو ڕووبار بهێنە دەرەوە تەرمەکەش بە ناوی ڕۆمیا کاوەیە و لەدایکبووی 1991 و پیشەشی کارمەندی ئاسایشە و ئێستاش تیمەکە لە پزیشکی دادی سۆرانە هەرکاری لە بۆ دەکرێت و پاشان ڕادستی کەسوکارەکەی دەکرێت.